بەڕوویەکی خۆشەوە دێت تا شوێنی کارەکەی و بە سڵاوکردن لە هاوڕێکانی سەرەتای کاری ڕۆژانەی دەست پێ دەکات. کاروان جەلال تەمەنی 36 ساڵە و لە هەڵەبجەی شەهید لەدایک بووە، بەڵام لە سەرەتاکانی تەمەنیەوە تاوەکو ئێستا لە سلێمانی دەژی، هەرچەندە خاوەن پێداویستی تایبەتە و لە زگماکیەوە گرفت لە پێیەکانی و جەستەیدا هەیە، بەڵام توانیوێتی بە توانا و زیرەکی خۆی لەسەر پێیەکانی بوەستێت و بژێوی ژیانی خۆی پەیدا بکات. هەموو ئیشێ بۆ کەسە ئاساییەکانیش یعنی بگرە قورسە، بەست و ئەگەر بتەوێ زاڵبی بەسەر ئیشی خۆتا و مەبەستی ئیشەکە بێت بەڕاستی وەکو پێم وتی هەموو ئیشێ قورسە، بەس ئیشەڵا خۆی گەورەی یارمەتیتەیە قورسی نامێنێ. سەرچاوم بەخێر بن براجان. ماوەی زیاتر لە 14 ساڵە لە سەنتەری شاری سلێمانیدا کار دەکات و لە بەیانیەوە تاوەکو تاریکبوونی ئاسمانی سلێمانی لە کارکردن بەردەوام دەبێت. جارێک کارتی مۆبایل دەفرۆشێت و جارێکیش پێداویستیەکانی مۆبایل. هەر لە تەمەنی مناڵیەوە کە هاتوومەتە دنیاوە هەروە بووم، هەر بەم مۆزەوە بووم. سەرەتا من لە ساڵی 2007 بۆ 2008 بە کاتفرۆشن دەستم پێکرد لە هەر بەرامبەر ئەم جێگەی کە ئیستا هەمە. ماوەی چەند ساڵێ لەسەر ئەو کارتفرۆشنە دەستم پێکرد، بەڕاستی شوێنەکەم بۆ زستان و بۆ هاوین زۆر نەشیاو بوو. زۆر دڵم خۆشە بە کارەکەم لەبەرەوەی بەسەر بەرزی پێژیم، باوەڕکە بەیانیان کەم سەیریەکەم نییە، یعنی وەزام لەسەر پێکانی خۆم وەستاوم. قسەخۆشی و دڵسۆزی کاروان وای کردووە کە هاوڕەکانی لە دەوری کۆ ببنەوە کە جگە لە پەیوەندی ئیش پەیوەندیەکی توندی هاوڕێتی پێکیانەوە ببەستێتەوە. کاروان بەڕاستی زۆر دەمێکای ناسم، ناسینی من لێرە نییە، هەر خەڵکی گەڕش خۆمانە بڵێن سابوونکەران، کوڕێکی قسە خۆشە، ینی بەڕاستی کوڕێکی زۆر ڕێک و پێک و گورج و گۆڵە. من وەکو خاوەن پێداویستێکی تایبەت نایبینم بەڕاستی، ینی وەکو خۆم سەیریەکەم بەڕاستی، ینی بەیانیانە سەلام لە هەمومانەکە ئێمە و کتێ فرۆشەکان بەڕاستی هەمووان وەکو برا لەگەڵ، ینی زۆر کوڕێکی قسە خۆش و ڕێک و پێکە. زۆرن ئەو نمونانەی کە هاوشێوەی کاروانن دەیانەوێت بە بەهرە و تواناکانیان خۆیان بسەلمێنن و بژێوی ژیانیان دابین بکەن و لە ناو جەنجاڵی ژیان بە بەهرە و تواناکانیان خۆیان بژێنن. ڕێزان محەممەد، کورسات نیوز.